بەڵێ سەرکۆ سەحەر بەعنیتان باش بەعنی بینەرانی پرۆگرامی ڕۆژێکی نوێ باش هیوادارم تەندروستێکی باشتان هەبێت. ئێمە ئێستا لە ناو بازاڕی شاری سلێمانین و بە تایبەتتریش لە نێو گۆشتفرۆشەکانی شاری سلێمانین. لێرە ئەمڕۆ تەورێکمان دیاری کردووە وەکو سەرکۆتۆ باسی لێوە کرد. باس لە گۆشت دەکەین وەکو دەزانین ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆز داین هاوڵاتیان و خێزانەکان بۆ خوانەکانی ئێوارانیان هەندێک کات دێنە بازار و بەپێی پێویستی خێزانی خۆیان بڕە گۆشتێک دەبنەوە بۆ خێزانەکانی خۆیان و لە ژەمی بەربانگدا ئامادەیەکەن. ئێمە بە شێوەیەکی گشتی ئەمڕۆ لێرە باسی گۆشت دەکەین تا چەند لە ڕەمەزاندا هاوڵاتیان خواستیان لەسەر بابەتی گۆشت زیاد دەکات و بزانین ئێستا خواستەکە چۆنە وەک دەزانین لە لایەکی دیکەشەوە پێم باشە باس لەوە بکەم تا چەند هاوڵاتیان هۆشیاریان هەیە دەربارەی کڕینی جۆرێکی گۆشتی تەندروست. وەک دەزانین لە چەند ڕۆژی ڕابردووە لەلایەن نیشنەکانی قایمقامێتی سەر بە سلێمانیەوانە بڕێکی زۆر لە گۆشتی خراپبوو دەستی بەسەرگیرا و لەناو برا و بۆیە ئەمڕۆ دەربارەی ئەم بابەتانە گفتوگوی زیاتر بکەم. لە ئێستا ئەگەر هاوکارم بتوانێت وێنەکانتان بۆ بگوازێتەوە ئێرە ناو بازاڕی شاری سلێمانیە هاوڵاتیان بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانیان سەردانی بازاڕەکان دەکەن و بە تایبەتیش ئێرە بازاڕی گۆشتفرۆشەکانە کە وردە وردە بازاڕەکە هەرباڵغەیەکی زیاتر بەخۆیەوە دەبینێت و هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستیەکانیان ڕوودەکەنە ئێرە. منەمەوێت ئێستا بچمە یەکێک لای ئەو گۆشتفرۆشانەی کە لە نێو بازاڕی شاری سلێمانیە و خاوەنی یەکێک لە دوکانەکانی تایبەت بە گۆشتە ئەویش بەڕێز کاگاسۆیە. کاگاسۆ سڵاو لێبێ. بەخێکم پێمان بڵێ لەگەڵ هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا هاوڵاتان تا چرادێک خواستیان لەسەر کڕینی گۆشت زیای کردووە کەمی کردووە ئەومان پێ بردووە زیای نەکردووە ئەویش دەلالە دەگاتە سەر بێمەعاشیەکە جین هەموو ساڵێک لە کاتی خۆیان مەعاشیرا بوو ڕەمەزانان چێژ و تایبەتێکی خۆی خێر و بەرەکەتی خۆی بەخۆیەتی بەس ئیم ساڵ بێپارێکە وای کردویانەوەیشی تالبی گۆشت بێن ناتوانێت بیکرێت. ئەمە بەشێکی ناگەڕێتەوە بۆ نرخی کە لە بازارە نرخەکەی وەها بێ کە هاوڵاتیان نتوانن بڕێکی تەنانەت بڕێکی کەمیش بێ گۆشت بکڕن. نرخ ئەرزم کردی نرخەکەیمە جێگیرە نرخیمە هەرزانە لە چاو شوێنانی کە کەم گۆشتە پوختە فرۆشین بەڵێ لەمانی شاسە حالیان گران بۆتەوە بەس جارێتە ئەم دەحقەیە ئێمە هیچ شتێکمان زیان نەکردووە ئینشەڵا زیایشی ناکەین بەس مهمە خەڵک هاوڵاتیەکە پێداویستێک خۆی پڕکاتەوە پارێکی پێ بێ ڕسقێ بکرێن نەک هەر گۆژە هەموو شتێک بەس کە تۆ مەعاش بوو پارە و پێ بوو هیچ شتێک بە دینارێک زیاد بە 1000 دینار زیاد کەم نابێ بەس کە پێو نەبوو بەخوا بە هاچی چەنە بێ بەگرانیەکان. بەڵێ بەڕێستان وەکو گۆشتفرۆشێک لێرە و لەوێ ئەبیستین کە لەگەڵ هاتنی بۆنە تایبەتەکانە مانگی ڕەمەزانی پیرۆز بێ نەورۆز بێ هەر بۆنێکی دیکە بێت هەندێک لە دوکانداران نرخ لەسەر هاوڵاتیان زیاد دەکەن تا چەند ئێوە وەکو ئەم بەشە ئەم بەشی ئەم گۆشتفرۆشانە ڕەچاوی ئەولانە. وەڵای وەکو من ئەرزم کردی پیرۆزی ڕەمەزان بەخۆیەتی هیچ کەسێک قوناحیە گاگەر شتێ لە حەدی خۆی لابات زیای بخاتە سەر من بەڕێی من بەباشی نازانم. چکە خەڵک لە ڕەمەزانانە خێر و خێرا دەگات لە ڕەمەزانانە شت دابەزێنە بۆچی نرخ بەرزەکەیتەوە قەی چێکە بە ئەم ڕەمەزانی گریمان هیچ کەس وەکومەت ئەم چێکان ئیش ناکەی بەهار بۆ خۆی ئیشکە و نە ئیسفادەی بخە لەسەر بەس بۆ شەوەیە نا خەڵک ئیستیغلالکەیت. پێمان بڵێ وەک دەزانین لە ماوەی ڕابردووە لیژنەکانی قایمقامێتی سەر بە سلێمانی دەستیان کرد بەسەر بڕێکی زۆر لە گۆشتی خراپ بووە. ڕێنماییتان چییە بۆ هاوڵاتیان ئەوانەی کە گۆشت دەکڕن کە خۆیان بەدوور بگرن لەم جۆرە گۆشتە خراپ بووانە؟ هاوڵاتیان خۆی چاوی ئەبینێت ڕێزمێ بە قسەکەی جەنابەت خۆی ئەزانێم گۆشتە مەسلحەیە دەمێ ساڵە هەیە ئەو تا لێرە لە پێش زمانی ڕژێمەوەم گۆشتە بەستوار بووە بەس تر ئەو گۆشتە ئەکسپارێکی حسابشانیا تەلەڤیزیۆن چەند فترێ لەمە پێش لەکوێوە هاتووە لە سنوورەکانەوە هاتووە چێ ڕێگای پیاوە چێ هاوردەی کردووە چێ وەرەقەی بۆ کردو هێناوێتی بەم دیوە ئەو کەسەش بەرپرسە لەو وەکو ئەو کەسەی کە ڕسقەکەی هێناوە. سپاس بۆ بەڕێستان سپاس بە هیوای بازارێکی باش بۆ بەڕێستان و سەرجەم ئەو فرۆشیارانەی کە هەیە. ئێمە لێرە دەمەوێت بگەڕێمەوە ستۆدیۆ ئەوە وتەی بەشێک وتەیەکێک لە گۆشتفرۆشەکانی نێو بازاڕی شاری سلێمانیم و ئەگەر ئێوە هیچتان نەمابێت دەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ.